سڵاوم کاتتان شاد کاتژمێر هەشتی بیانیە بە کاتی واشنگتن من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارم ساڵح دیمیجەر دەست دەکەین بە بەرنامەی کورد کۆنێکشن کە لە کەناڵی NRT شەوە دەتوانن بینەری بن. ئەم دێ کورد کۆنێکشنە ئیرۆ دە ڕوونی ددن سەر گەلێک مژارên گرێدای ئەمریکا و هەرێمێ و جیهانê di nav de jî axaftina dohya Seroka Biden li dor tundutijiya çekan girjiyên Amerîka û Îranê agahiyên herî dawî li dor krîza Iraqê û hin mijarên din jî. و هەروەها میخائیل گۆرباچۆف دوایین سەرۆکی یەکێتی سۆڤیەت لە تەمەنی 91 ساڵیدا کۆچی دوایی دەکات و کاردانەوەی ڕابەرانی جیهان بە دوای خۆیدا دەهێنێت. Di axaftineke germ de li dijî tundutijiya çekan roja sêşemê Serokê Amerîka Joe Biden gefên tundutijiyên dijî endamên FBI ku li mala Donald Trump li Floridayê lêgerîn kirin wekû nexweşî şermezar kir. Biden got gefxwarin li jiyana endamên cîbecêkirina yasayê û malbatên wan ji ber ku bi tenê yasayê pêk tînin û karê xwe dikin ez dixwazim بقاسی کو از دکارم به زلالی ببیجم لوی ولاتی جه کو جیانا هزین یاسایی بخمه ترسیه نینه جه قط نینه از لدجی راوستانا پشتگیری دارایی پولیسم از هر وها لدجی راوستانا پشتگیری دارایی FBI ما آخفتنا بایدن یا لپنسیلوانیا تی پشتی کو FBI و وزارت اولکاری نافخوایی دسپیکا و مهدا هشیاری دابون لسر زیده بونا گفان ده انجام لگرینا FBI مالا ترامپ ل فلوریدای ده بایدن به برفرهی هولدا کو گلکی نیزیکی وکولین درباره مارالاگو نبه و کوشکا سپی گوت کو وزارت داده سر بخواه تفدگره هرچندی مترسیا آشکره کرنا آگادارین هستار باندورین اولهیان تویجی هنه. وەزارەتی دادی ئەمریکا لە ئێستادا دەڵێت گوایە بەڵگەی دروستکردنی ئاستەنگی دۆزیوەتەوە لە بەردەم لێکۆڵینەوەکانی کە لەسەر شیانی خراپ مامەڵەکردن لەگەڵ بەڵگەنامەنیهێنەکانی کە لە ماڵی سەرۆکی پێشوو داناڵد ترامپ دۆزراونەتەوە دەکرێت بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم لێکۆڵینەوانە دەچینە لای هاوکار بەڵێن ساڵح بەڵێن لەم بارەیەوە چی نوێ هەیە ئێستا؟ سپاس هێرۆ ئەلبەتە بێلەوەی کە ئاماژە و پێکرد وەزارەتی داد هەڵوێستی فەرمی خۆشی ڕاگەیاندووە و بە فەرمی داوا لە دادگای فێدراڵی دەکات لە ناوچەی باشووری ستانی فلۆریدا تاکو ئەو داوایی کە تیمەکەی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا خستویانەتە بەردەست بۆ دانانی کەسێکی تایبەتمەند ئەو داوایە جێبەجێ نەکرێ یاخود دادگا بڕیاری لەسەر نەدا با سەرەتا بینەر و گوێبیستی ئەم راپۆرتە بین. وەزارەتی دادی ئەمریکا سەرزەنشتێکی قورسی تیمی یاسایی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکای کردووە و داوایشی لە دادوەر کردووە ئەو پێشنیازە ڕەت کاتەوە بۆ دانانی کەسێکی تایبەتمەند بۆ پێداچوونەوە و هەڵسەنگاندنی ئەو بەڵگەنامانەی لە ماڵەکەی ترامپدا دەستیان بەسەردا گیراوە. لەم دۆسەیەدا ئەم هەنگاوەی وەزارەتی داد بە قورسترین هەنگاودا دەنرێ تا ئێستا لە بەرامبەر تیمی یاسایی ترامپدا گیرا بێتە بەر لەو ڕوانگەیەوەی دەکرێت بگوترێ هەموو ئەو بیانوانەی تیمەکەی سەرۆکی پێشووی ئەمریکا خستوێتیە بەردەست هەڵدەوەشێنێتەوە. وەزارەتی داد وەک دەڵێ هەندێک هەوڵی تیمەکەی ترامپی بۆ ئاشکرا بووە بۆ تێکدانی لێکۆڵینەوەکانی لەسەر بەڵگەنامە دەست بەسەرداگیراوەکاندا دەکرێن بە تایبەتیش کە لەوانەیە هەندێک بەڵگەنامە شاردرابنەوە و نەکەوتبنە دەستی FBI. کاربەدەستانی وەزارەتی داد دەژڵێن کارمەندانی FBI سێ بەڵگەنامەی نێنیان دۆزیوەتەوە لەسەر چەند مێزێک لە ژوورێکی تردا و ناوی ژوورەکەش بە ئۆفیسی 45 ناودێرکراوە. وەزارەتی داد دەڵێ پارێزەرەکانی ترامپ تەگەرەش بوون لەبەردەم بەدەستەوەدانی بەڵگەنامە نهێنیەکاندا. تیمی سەرۆکی پێشووی ئەمریکا لە وەتای ئەم پەرسەندانەوە ڕۆژانە هێرشی زارەکی دەکەنە سەر دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی. سەرۆک بایدن دەڵێ ئەو جۆرە ڕەفتارانە بەرامبەر دەستگای لێکۆڵینەوەی فێدراڵی زۆر بێزاری کردوون. لەم وڵاتەدا جێگەیەک نییە تا مەترسی بخرێتە سەرژیانی کارمەندانی جێبەجێکردنی یاسا. من لەگەڵ ئەوەشدا نیم بودجەی FBI ڕابگیرێت.
بڕیارە سبەی پێنجشەممە دادوەرێکی فێدراڵی لە ئەستانی فلۆریدا سەرۆکاتی دانیشتنی دادگا بکە لەسەر داوای تیمەکەی ترامپ بۆ دانانی کەسێکی تایبەتمەند تا پێداچوونەوە و هەڵسەنگاندنی خۆی بکات لەسەر ئەم بابەتە. پێشتر ئەم دادوەرە ئاماژەی کردووە بەوەی دانانی کەسێکی تایبەتمەند لەم دۆسەیەدا کار و بڕیارێکی گونجاو دەبێت. تەواوی ئەم ڕەوشە یاسایی کە ئێستا لە ئەمریکادا دروست بووە بە تایبەتی لەم دۆسەیەدا وەکو شیکەرەوە ئاماژەی پێدەکەن بەدەر نییە لەو ڕەوشە سیاسی کە لە وڵاتەکەشدا هەیە بە تایبەتی هەروە دێ و زیاتر نزیک دەبینەوە لە هەڵبژاردنەکانی میدتێرمی کۆنگرێسی ئەمریکا. شیکەرەوە جەختیش لەوە دەکەنەوە کە بە دووری نازان وەشیانێکی زۆریشی هەیە کاتێک کە دەنگدەری ئەمریکایی دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان یەکێ لەو فاکتەرانەی کە هانی دەدا بۆ دەنگدان بە دیموکراتەکان یا بە کۆماریەکان ئەم دۆسێ یاساییەیە کە ڕەهەندی سیاسی خۆشی هەیە. بەڵێن کەواتە ئەگەری هەیە کە ئەو دادوەرە فیدراڵیە بڕیارەکەی بە سوودی تیمەکەی ترامپدا بکەوێتەوە. ڕاستە دادوەری فێدراڵی لە باشووریستانی فلۆریدا ئاماژەیەکی کردووە بەوەی کە داواکە بە داوایەکی گونجاو بناسیێنێ، ینی دەڵێ داواکە داوایەکی گونجاوە وەشیانیشی هەیە، بەڵام بڕیاری کۆتایی دەکەوێتە سەر سبەی پێنجشەممە کاتێک کە نوێنەرانی وەزارەتی داد و هەروەها نوێنەرانی تیمەکەی ترامپ لە دادگادا ئامادە دەبن هەر یەکەیان قسەی خۆی دەکا بە تەواوەتی و بە وردەکاری زیاترەوە. ئەکەوێتە سەر ئەوەی کە بڵین قسەکان چەندێک بەڵگەی یاسایی و یاخود چەندێک دەقە یاساییەکان پشتیوانی لێ دەکەن. ینی ئەمە لێرەدا ماوەتەوە وەکو پشتوەڕانی یاساییش ئاماژەیان پێکردووە پێناچێت دادوەر لە ڕۆژێک یان لە دواندا بڕیاری خۆی بدا پرۆسەیەکە لەوانەیە ماوەیەکی باشی پێ بچێتە بڕیار دەدا. بەڵام ئەوەی کە هەموو لەسەری کۆکەن ئەوەیە لە ئەمریکا یاسا لەسەر و هەموو دەسەڵاتەکانەوەیە. هاوکارمان بڵێن ساڵحمان لەگەڵدا بوو. سپاس بڵێن. سپاس هێرۆ. سەرۆک بایدن ئاخافتنە خۆیان ڕۆژا سێشەمێ بەکارانی ji بۆ پێشڤەبرنا هەوڵدانên rêveberiya xwe yên rêgirtina li gunehkariyan û berdewamkirina fişarê li Kongresê ji bo vejandina qedexeyeke federal ya demdirêj li ser çekên êrişker. Demokrat û komariyan bi hev re kar kir ku yasaya ewlehiya çekan di destpêka vê salê de derbas bikin piştî komkujiyên li Buffalo ya New Yorkê û Uvalde ya Texasê. Ew yekem qedexeyên girîngên çekan bûn ji ku ji hêla Kongresê ve dê nêzîkî 30 salî de hatine pejirandin lê Biden çend caran gotiye ku pêwîst e bêhtir were kirin. Wî got me zora komeleya netewî ya tifangan bir hûn nizanin ka ew çi qasî ji rayedarên hilbijartî ditirsin. Biden herwiha got em li vir ranawestin. Ez bi biryarim ku li vî welatî çekên êrişker qedexe bikim. Bi biryarim berê min ev yek kir û ez dîsa jî dikim. وەزارەتی دەرەوەی ئەمریکا کاردانەوەی نیشاندا بەرامبەر بە هۆشداریەکەی ئیبراهیمی ڕەیسی سەرۆک کۆماری ئێران کە هەر نەخشە ڕێگایەک بۆ گەڕانەوەی ڕێککەوتنە ئەتۆمیەکە لەگەڵ زلهێزانی جیهان دەبێت پشکێنەرانی نێودەوڵەتی کۆتایی بە لێکۆڵینەوەکانیان بهێنن لەسەر گەردیلەکانی یۆرانیۆمی دەستکرد کە لە شوێنە ڕانەگەیەنراوەکانی ئەو وڵاتەدا دۆزراونەتەوە. جێگیری گوتەبێژی وەزارەتی دەرەوە ڤێدان پەتێل گوتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ساڵانێکە هەوڵی داوە ئێران وەڵامی پرسیارەکانی بداتەوە سەبارەت بە گەردیلەکانی یۆرانیۆمی دەستکرد کە لە شوێنە ڕانەگەیەنراوەکاندا دۆزراونەتەوە و ئێمە بە تەواوی پشگیری لە هەوڵەکانی بەڕێوەبەرایەتی گشتی گرۆسی و ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی دەکەین بۆ پەیوەندیکردن بە ئێران لەسەر پێویستی پێشکەشکردنی هاوکاری پێویست بە مەبەستی ڕوونکردنەوە و چارەسەرکردنی کێشەکان. لە مانگی 6 ئێران لەلایەن ڕێکخراوەکە ڕەخنەی لێگیرا لەسەر ئەوەی سەرکەوتوو نەبوو لە وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی لەسەر ئەو بابەتانە ئاراستەی کرابوو. استولا پێنجەمینە هێزا دەریاییە ئەمریکای کو ناوەندەوەی لە ڕۆژهەڵاتە ناوینە دەبێژە پاسدارین شۆڕەشە ئێرانی لە کەنداڤا فارسی درۆنەکە دەریاییە ئەمریکی دەستە سەر کرد و پشترا بەردا. فەرماندار تیمۆتی هاوکنز پەیدارێ
استولا پێنجان ڕۆژا سێشەمێ گوت کو کەشتیەکە پاسدارên شۆرەشê هەروەها دەستەسەرکردنا سیل درۆن ئەکسپلۆرەر دا. هاوکنز گوت کشتیا گاردیان درون لپشت خواه کشان دماکو کشتیا که هزا دریای امریکا و هلیکوپتر نیزیوه بون. هاوکنز اجانسا اسوشیت پریس را گوت هزا دریایی گلک جاران بانگ لإیرانیان کر تا کودداوی دا وان درون بردا. ایران یکسر پیناسین به وی بویره نکر لی او یک دبه دمکه دا که دناورا واشنطن و تهران دا ایران دا گرجی بلند بونه لسر پیمان ناوکیا تکچویا تهران به هزین جیهانی را. لەیەکەم ساڵیادی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان کە تالیبان بە ڕۆژی ئازادی ناودێری دەکات بە یاریە ئاگرینەکان لە کابولی پایتەخت یادی کرایەوە. کشانەوەکە کە خولەکێک پێش نیوەشەو بە کاتی ناوخۆیی لە 30 2021 تەواو بوو لە کاتێکدا بوو کە ئەو وڵاتە بە شەڕوێران بووە لەلایەن تالیبانەوە دەستی بەسەرداگیرا. پاش 20 ساڵی یاخیبوونیان لە دژی هێزەکان بە ڕێبەرایەتی ئەمریکا کە لە مانگی دەی ساڵی 2001 دا هێرشیان کردە سەر ئەفغانستان دوا بەدوای هێرشەکانی 11 سپتەمبەر بۆ سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. وەزارەتی کاری حکوومەتە دیفاکتۆکەی تالیبان ڕۆژی چوارشەممە بەهۆی ئەو یادەوە پشووی فەرمی ڕاگەیاند. بەڵێ هیرۆ ئەمزانن ساڵە بوری پشتی 20 ساڵان ئەمریکا لە ئەفغانستان لەکشیە ینی دەدەمەکێدا کۆ چەند ڕۆژێ دژی هەر بەپەلە لە کاتی کشانەوەکە 11 سپتەمبەر بەڵێەوە هەر بەپەلە لە کاتی کشانەوەکە ساڵح بینیمان کە هێزەکانی تالیبان دەستیان بەسەر تەواوی وڵاتەکەەوە گرتووە و لەو کاتەشەوە کۆمەڵێک مشتومڕی تر هاتۆتە ئاراوە لە ئەفغانستانێکێک لەوانەکە هەمیشە جەخت لەسەرەوەکەنەوە کە تالیبان ڕێگەی خوێندن بە کچان بدات بەڵام هەتا ئیستا کە ئەو داواکاریانە وەک پێویست جێبەجێ نەکراوە لەلایەن تالیبانەوە. ڕاستە. بینەر هێژا کورتکۆنشن بەردەوامە لێ ئەم دەچێ ناوبەرەکێ پشتی ناوبەرێت بەدیگەرن. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. سەرۆکی عێراقی بەرهەم ساڵح ڕۆژا سێشەمێ بخێرهاتنە ڕاوەستاندنە توندوتیژیە لە عێراقی کرد لێ هشیاریدا کۆ کریزا سیاسی بێ داوی نەبوویە و داخوازە هەڵبژارتنێن پێشوەخت کرد کۆ داخوازە مقتەدەل سەدرە وەکو ڕیەکێش بۆ دەرکەتنا ژ ناو گرژیان. صالح گوت ڕەوشە هەیی نایە قبولکردن و نکارە بەردەوام بکە ji ber vêyekê li gorî têgihiştineke netewî li derxistina hilbijartinên pêşwext rêyeke derketinê ji krîza welêt re nîşan dide. Rêberê Oliyê Hêzdar Sadr roja sêşemê ferman dabû alîgerên xwe ku dawî li xwepêşandanên li navenda Bexdayê bînin. Rûberobûna ku bû sedema tundutijiya herî kujer ya çend salên borî li paytexta Iraqê. Sadr lêborîna xwe ji Iraqiyan xwest piştî ku 22 kes di pevçûnan di navbera grûpeke çekdara bi ser wî ve û aliyên dijberên Mislimanên Şîayên ku Îran piştgiriya wan dike de هاتن کشتن صدر شرمزار کرد و دمجمێرek dem da alîgerên xwe ku ji wir belav bin. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق هۆشداری دا لەوەی ئەگەر پشێوی و ململانێ لە عێراق لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق بەردەوام بێت ئەوە پۆستەکەی بەجێدەهێڵێت. لە وتارەکەیدا کە لە نووسینگەی سەرۆکوەزیران لە بەغداوە پێشکەشی کرد داوای یەکخستنی سەرجەم هێزە ئەمنیەکانی عێراقی کرد لە ژێر چەتری فەرماندەی گشتی و ئەو بارودۆخەی ڕەت کردەوە کە هێزێک هەبێت سەربەدەوڵەت بێت و هێزێکیش هەبێت سەربەدەوڵەت نەبێت. ئەم وتاری دوای 2 ڕۆژ لە پەرسەندنی گرژیەکانی نێوان لایەنگرانی موقتەدا سەدر و هێزە ئەمنیەکان لە ناوچەی سەوزی بەغدا ڕوویدا پێشکەش کرد. هەرێما کوردستانە عێراقی وەکو بەشێک ji عێراقê ji aliyê ewlehî siyasî û darayî ve girêdayî rewşa Iraqê ye û ji vê rewşa Iraqê bêpar nebûye. Ji ber vêyekê çavdêr bang li siyasetmedarên Kurd dikin ku bi baldarî vê rewşê bidin bi rewşê re bidin û bistînin ji ber ku ew dê bawerin ku ew ne tenê wê bibe eger rûdaneke nexwestî bibe dê Kurd ziyareke mezin bikînin asta ku beşek ji axa
هەرێمێ ji dest bidin. Peyamnêra me li Silêmaniyê raportek amade kiriye. دوجار ململانەی قوڵی نێوان لایەنە سیاسیەکان عێراقی گەیاندە ڕوبەڕووبوونەوە و پێکدادانی چەکداری ئەو قۆناغەی کە چەندین هۆشداری لەبارەوە درا بەڵام سەرانی سیاسی و لایەنە سیاسیەکان پێوەی پەیوەست نەبوون. ئەمە ژوای کرد مەترسیەکان بگەنە ئاستێک دۆخی عێراق بە تاوەتی لە کۆنتڕۆڵ دەربچێت. وەک ئەوەی دەوترێت فشارە ناوخۆی و دەرەکیەکان سەدری ناچاری ئەوە کرد داوا لە لایەنگرانی بکات کۆتایی بە خۆپیشاندان و بەریەککەوتن بهێن و ناوچەی سەوزچۆڵ بکەن دواتر دۆخەکە هێور بووە. هەرێمی کوردستان وەک بەشێک لە عێراق لە ڕووی ئەمنی و سیاسی و داراییشەوە گرێدراوی دۆخی عێراقا و بێبەش نەبووە و نابێت لەم دۆخی عێراق. بۆیە چاودێران داوا دەکەن سیاسیەکانی کورد بە ئاگاییەوە مامەڵە لەگەڵ دۆخەکە بکەن چونکە پێیان وایە لە ئەگەری هەر ڕووداوێکی نەخوازرا و کورد زەرمەندی گەورە دەبێت و تا دەگاتە ئاستی لە دەستدانی بەشێک لە خاکی هەرێم. ئەگەر کورد ئەمڕۆ لە هەر چوار پارچەی کوردستاندا دەستکەوتێکی وەسائیقی دۆکۆمنتارێکی گرنگی بەدەست هێنابێ و لە دەستوری وڵاتەکە جێبەجێ کرابێەوە لە عێراقدا ئەمە ئەگەر لە دەست بدرێ بۆ کوردیش لەوانەیە جارێکی تروا بە ئاسانی بەدەست نێتەوە بە چۆڵبوونی مەیدانەکان و لەوانەیە لە هەفتەیەکانی داهاتوو لە ڕۆژەکانی داهاتوودا ئەنجومەنی نوێنەران دەست بکەنەوە بە دانیشتنەکانیان و لەو کاتدا بێگومان ئەبێ سەر و کۆمار هەڵبژێرێ و دوایی ئەوش کەسێک تەکلیفکە لە ئیتاری تەنسیقی بۆ پێکهێنانی کابینە بەڵام حکوومەت پێک دەهێنرێ بەڵام گرنگەوەی ئەو حکوومەتە بتوانێت سەقامگیری سیاسی لە عێراقدا بەدی بێنێت. سەبارەت بە دۆخی ئابووری هەرێمی کوردستانیش شارەزایەکی ئابووری ئاماژە بەوە دەکات ئاڵۆزی دۆخی عێراق کاریگەری لە سەراستی ئابووری و جموجۆڵی بازرگانی هەرێم دروست دەکات بۆیە دەبێت کورد خۆی بە دوور بگرێت لە ئاگری شەڕی عێراق. بە شێوەیەکی ژیر و حەکیمانە لەسەر بنەمایەکی نیشتیمانی کۆمەڵە بڕیار بن بەلایانی کەمەوە نەبینە تەڕەف لەم قەزەیە وەزایدەن ئەوە نێڵین ئەو ئاگرە بە جۆرێک بێت کە ئەمنیەتی هەرێمی کوردستان بخاتە مەترسیەوە خاڵێکی تر کە هەیە کە هەرێمی کوردستان زیانی لێکە مامەڵەی بازرگانی هەیە لە ڕێی دەواازەکان و لەگەڵ عێراقا کە وە چەندین ئێمە جموجۆڵی بازرگانی هەیە جموجۆڵی بارێ هەیە و جموجۆڵی کاڵا هەیە هەموو ئەمانە لە ئێستا لەوانەیە خاونەوەیەکی بەرچاو بەخۆیە ببینێت بۆیە درێژە کێشانی ئەمەش بە دڵنیاییەوە تەسیری هەبێت لەسەر چونکە بڕێکی زۆر پارێ قورسین جنوب و ناوەڕاست ئێتە ناو ئەم منتیقە هەج وڵاتێک ئیستیقرارەتی سیاسی ئیستیقرارەتی ئابوووریەکە بکەوێتە ژێر مەترسیەوە ڕاستەخۆ کاریگەری کاتە سەر دراوی قورسی ئەو وڵات. لە ئێستادا دۆخی عێراق هێوربوونەوەی بەخۆیەوە بینیوە و لایەنە سیاسیەکان باشتر و بەرپرسیارانەتر مامەڵە لەگەڵ دۆخەکەدا دەکەن بۆیە داوا لە لایەنگرانیان دەکەن دان بە خۆیاندا بگرن و چاودێران دەڵێن پێدەچێت جۆرێک لە ڕێکەوتنی نوێ بێتە ئاراوە ئەگەرەکان بۆ ئەوە دەچن کە عێراق لە چەند ڕۆژی داهاتوودا بتوانێت دانیشتنی پەرلەمان بکات و حکوومەت پێک بهێنن و عێراق لە قۆناغی شەڕ و ئاشوب ڕزگار بکەن بە تایبەتی دوای ئەوەی کە سەدر بە یەکجاری دوورکەوتنەوەی لە پرۆسەی سیاسی عێراق ڕاگەیاند. سنوور کەریم دەنگی ئەمریکا سلێمانی. لەگەڵ ئەوەشدا کە بارودۆخی عێراق لە پاش وتارەکەی دوێنێ موقتەدا سەدر وەک دەگوترێت بەرەو ئارامی دەڕوات و ئەو قەدەغەکردنی هاتوچۆیی کە بەهۆی شەڕ و پێکدادانەکانی بەغداوە ڕاگەیەندرا بوو هەڵگیراوە بەڵام هێشتا ناڕوونی سیاسی لە عێراق بەردەوامە لە کاتێکدا کەسایەتی نزیک لە موقتەدا سەدر ڕەخنەی توند ئاراستەی سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دەکات. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە و زانیاری زیاتر لە ڕووداوەکانی عێراق کورد کۆنێکشن میوانداری عومەر محەممەد چاودێری سیاسی لە گەرمیان و پەیامنێرمان سنوور کەریم لە سلێمانی دەکات. سڵاوتان لێبێت دەمەوێت سنوور سەرەتا بێمە لای تۆ سەرەتا پێمان بڵێ لە ئێستادا ڕەوشەکە چۆنە لە عێراق. بەڵێم کاتتان باش دیارە وەکو جەناب ئاماژە پێکرد لە ئێستادا وەزعی عێراق لە ڕووی ئەمنیەوە تا ئاستێک ئیستیقرارێتی بەخۆی و بینیەوە وەزعەکە مستەقرە بەڵام لە بیرمان نەچێ ئەمە هیچ کارێکی لە نەیتوانیەوە واتە ئاشتی یاخود ئاشتەوایی لە نێوان لایەنە سیاسیەکانە دروستکە واتە لە ڕووی سیاسیەوە دەکرێت بڵێن هێشتا عێراق لە دۆخێکی ئاڵۆز و ملبانەیەکی قورسدایە
ئەم بەیانیە ئەزانین کە وەزیرەکەی سەدر ساڵح محەممەد عراقی تویتێکی کردو لە دوێنەوەمە دوم جارێکی تویتەکە تویتەکەی بە جۆرێک لە جۆرەکان هەم زمانی ڕەخنە و هەم زمانی هەڕەشەشی بەرامبەر بە لایەنەکانی لە ئیفادی تەنسیقی بەکارهێناوە. کەواتە لەمەوە تێدەگەین کە هێشتا دۆخی عێراق لە مندانەیەکی قوڵ و سەختی سیاسیدایە، بۆیە ناتوانین بڵێن عێراق گەیشتۆتە قۆناغی ئیستیقراریەت. و پێدەچێت بەڵام ئەوەی کە بەبێ زانیاریەکان کە دەستدەنگی ئەمریکا کەوتووە ئیفادی تەنسیقی لە ئێستادا لەگەڵ لایەنەکانی ناو ئەنجومەنی نوێنەران لە دانیشتندایە بۆ ئەوەی کە بتوانن دانیشتنی پەرلەمان بکەن لە هەفتەی داهاتوودا پێدەچێت دانیشتنی پەرلەمان بڕیاری لێوە بدرێت و بڕیار بدەن بۆ ئەوەی کە بتوانن حکوومەت بە بەشداری زۆرینەی لایەنەکان و بە سەرپەرشتی لایەنەکانی ناو ئیفادی تەنسیقی حکوومەتی عێراق پێک بهێنن. بەڵام شارەزایان ئاماژە بۆ دەکەن کە پێکهێنانی حکوومەت دەچێت حکوومەتێکی کاتی بێت و ئەو حکوومەتە داوا بکات کە لەبەرەوەی کە پێکهێنانی حکوومەت لە ئێستادا هەنگاوەکە یعنی زۆری پێچێ پێدەچێت کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لانی کەم 1 بۆ 2 ساڵی پێش بێت تا بتوانن یاسای هەڵبژاردنەکان بگۆڕن کە زۆربەی لایەنە سیاسیەکانی عێراق داوایەوەکەن کە یاسای هەڵبژاردنەکان پێویستی بە هەموارکردنەوە و دەستکاریکردن هەیە. بۆیە پێدەچێت حکوومەت پێک بهێنرێ بەڵام حکوومەتێکی کاتی بێ دوجار ئەو حکوومەتە بڕیار بدالەوەی کە جارێکی تر پەرلەمان هەڵدۆشێتەوە. بڵێ کاک عومەر محەممەدمان لەگەڵدایە لە گەرمیانەوە سپاس دەکەین بۆ بەشداریکردنت لەم بەرنامەیە وەکو جۆمان لێبوو ئێستا پەیامنێرمان سنوورکەریم ئاماژەی بەوە کرد کە تا ئەندازەیەک ئارامی پێوە دیارە عێراق، بەڵام دەبینین لە دوێنێەوە پاش ئەوەی کە موقتەدا سەدر وتارەکەی پێشکەش کرد زۆربەی سەرکردە سیاسەکانی عێراق دەستخۆشییان با بڵێن لە هەنگاوەکەی موقتەدا سەدر کرد و وای لێ هات کە خۆپشاندەرانیش کشانەوە لە پاش وتارەکەی ئەو وەکو بینیمان. بەڵام ئەمڕۆ ئەو کەسێک کە بە وەزیرەکەی سەدر ناسراوە تویتێکی کردووە و لە تویتەکەیدا ڕەخنەی توند لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی دەگرێت. تۆ پێت وایە ئەم تویتە جارێکی تر ببێتەوە هۆی ئاڵۆزی لایەنە سیاسەکان لە عێراق؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوەی بەڕێز و بۆ بینەران و گوێگرانی بەڕێز. وەڵام من پێشەوەی وەڵامی پرسیاری بەڕێزتان دەمەوە حەزەکەم ئاماژەیەک بۆ شتێکی زۆر کورت بکەم. عێراق لە 20 کۆتایی 20 و سەرەتای 21ەوە دروست بووە تا ئەم چرکە ساتێ هەموو جارێک هەموو دەمێک لە هەموو ڕووداوەکانی عێراقدا نەخوازرا و پێش خوازرا و کەوتوواتە مفاجعات پێش تەوەقعات کەوتووە چونکە پێکاتەی عێراق لە سەرەتای دروستبوونی بە زۆرە ملێ بووە. بۆ ئەم ڕووداوەی ئێستاش کە لە دوێنێدا ڕوویدا و موقتەدا سەدر لە ڕاستیدا موقتەدا سەدر پێش ئەوەی فشاری سیاسی لەسەری بێ فشارێکی مەرجعی لەسەری بوو ئەوەی پشتی موقتەدا سەدریشکان حائریە مەرجعی دینیەکەی بوو لەژێر فشاری ئێرانە ئەوە لای خەڵکی سیاسی و خەڵکی ئاگایی ڕوون و ئاشکرایە. خاڵی دووەمی موقتەدا سەدر ویستی تۆپەکە لە ساحەی خۆی دەرخات و بیخاتە ساحەی ئیتاری تەنسیقی و بیەوێ من بۆ مێژوو ئۆباڵەکە هەڵ نەگرم و لەسەر من نەبێ ئەم ئاگرە گڕی کرد بەڵام گڵپەی هەڵنێن نەسیە ئەو توانی کپی کاتەوە. بەڵام چاودێران و سیاسیەکان پیان وایە لە ئایندەیەکی نزیکە پێ ئەچێ دۆخەکە جارێکی تر گڕ بکرێتەوە. بیدەلیلیش بۆ ئەمە بە پێی خوێندنەوە و پێوەدانگێکی واقعبینانە بۆ دۆخی سیاسی ئەو بەیاننامەی ئیتاری تەنسیقیە کە ئینەما بە کوردی خۆمان دەڵێن نەبایاندی و نەباران بە سەرکەوتنی بۆ خۆیان نەزان ئەمە ڕوانینێکی سیاسی ناتەندروستە بۆ ئایندەی ئەم وڵاتەی کە ئێمە تایە ئەژین و ناوی عێراقا. و لە دوای ئەوەشە موقتەدا سەدر چەند هەڵەیەکی پێشتری کرێکێک لەوانە ئینسحابێکێک لەوانە کە ئینسحابی کرد لە پەرلەمانە ئەوە هەڵەیەک نەیتوانی و بە دیوێکی تر هەڵەین موقتەدا سەدر پشتی بەخۆی و بە گەلی عێراقی بەستووە. بەڵام لە 2003 بەملاوە ئەوەی ڕۆڵی لە معادلەی سیاسی عێراقانیە گەلی عێراقا وڵاتانی ئەقلیم و وڵاتە زنهێزەکانی دنیاە و ئێمە لایشمان ڕوونە کە ئێستا گفتوگویەکی نێوان ڕێکەوتنێک با بڵێن لە نێوان ئێران و ئەمریکا هەیە بۆ فاقینەوە لێکا. ئەم گفتوگوۆیە چارەنووسی عێراق و سۆنەری عێراقمان پێنیشاندا واتە ئەگەر بێت و تا ڕێکردنەکە نەکرێ ناتوانین ئاماژەیەکی دروست بدەینە دەستەوە بڵێن ئایندەی عێراق بەو شێوەچێ. بەڵام ئەوەی لەبەر چاو بە پێی پێوەدانگەکان و بە پێی تێگەیشتنەکان عێراق پێ ناچێ بەو ئەقڵێتی کە ئیتاری تەنسیقی هەیەتی و ئەوێ حکومەت تەشکیلکە بە نەفس محاسەسە
هیچ ئامانجێکی بۆ ئایندەی وڵاتەکە و بۆ ملەتەکە نەبێ من بەسەرکەوتوی نازانم پێم وایە بەنجێکە دراوە لە دۆخە سیاسیەکە بۆ ماوەیەکی کەم لە هەفتەیە یان زیاتر ناخایەنێ جارێکتر دۆخەکە بەرەو ئاڵۆزی ئەڕواتەوە. بەڵێ با بینەوە سەر ڕاگەاندنەکەی ئەو کەسەی کە باسمان کرد وەزیرەکەی سەدر با بڵێن خوێندنەوەت بۆ ئەو ڕاگەاندنە چییە کە ئێستا داوێتی؟ ئەو ڕاگەاندنی کە با بڵێن ئەمڕۆ بڵاوی کردەوە ئاماژەیە بۆ ئەوەی ئەڵێ ئێمە مەهەین ئێمە ئین بەو مەرجەی لە پشتی پەردەوە شتێکەیە دیارە بەڵێنێک دراوەتە موختەدا جا ویستم ئاماژە بە شتێکم ئەم وڵاتی ئێمەی تیاین و کە عێراقە لە دروزیۆنن تا ئێستا حەزەکەمەوە زۆر تەرکیزی لەسەرکەم هەموو ڕووداوەکان لە نیوە درەنگانی شەو لە بەرەبەیانە ڕوویداوە لە بەرەبەیانی پێرێدا وەها شتێک هەیە تا چەند ڕاست و دروستی تەواوە بەڵگەی دروستماندا نیە بەڵام ئەڵێن وا ڕێکەوتون گوایە ئیتاری تەنسیقی لەگەڵ جەماعەتی ئەمانە موختەدا پەرلەمان لە ڕێگەی محکەمەی اتحادیەوە بە جەلسە یەکەم دانیشتن و هەڵی وەشێنەوە حکوومەتێکی کاتی دروستکەن لە ساڵێک کەمتر نەبێ و لە 2 ساڵی زیاتر نەبێ بۆ ئەوەی جۆرێک لە دەستکاری لە دەستورەکە و کۆمیسیۆنی هەڵبژاردن و سیستەم نیزامی هەڵبژاردنیش ڕێک بخەنەوە بەڵام لە پاڵەمەدا من وەکو خۆم پێم وایە عێراق بەرەو حکوومەتێکی ئەنقازی وەتەنی ئەڕوا عێراق بەرەوە ئەو ئەڕوان ناکرێت دەبێ جۆری حکومەکە لە سیستەمی دیموکراسی تەوافقیەوە کە لە دوای 20 ساڵ فەشەلی هێناوە بۆ دەوروبەر و بۆ جیهان و بۆ خەڵکی عێراقی دەرکەوتووە ئەبێ سیستەمێکی مەرکەزی شوب دیموکراتی نیم دیموکراتی دامەرزیە بۆ بتوانین عێراق لەم گۆبەنە نەجاتی بێ. بەڵێ کاکومەر دێمەوە لەگەڵمانە بمێنەرەوە گەڕێمەوە لای پەیامنێرمان سنوور کەریم سنوور دەمەوێت بزانم لە ئێستادا هیچ جموجۆڵێکی خۆپیشاندان هەیە لە بەغدا یان نایە بە تەواوەتی کۆتایی پێهاتوە خۆپیشاندانەکان؟ لە ڕاستیدا دوایەوەی کە خۆشتان نەزانن دوێنێ بەخەڵاتە بە بەیاننامەکەی وڵاتە داوای لەلایەنگرانی کرد کە ناوچەی سەوز بە تایبەتی کە زۆربەی گوشیەکان لە ناوچەی سەوزدا بوون چۆڵ بکەن و دەست بەدام بۆ حکوومەتەکانەوە بگرن واتە دەستیان لێ بپارێزن لایەنگرانی سەدر و لایەنەکانی تریش بە گشتی کشانەوە لە ئێستادا هیچ جموجۆڵێکی سەربازی یاخود بڵێ خۆپیشاندان لە ناو بەغدادا و پێزانیاریەکانی ئێمە لە ئارادا نییە بەڵام بە بڕای زۆرینی چاودێران کمیتەکەی وەزیرەکەی سەدر خاڵق محەممەد عێراقی ئاماژەیە بۆەوەی کە ئەگەری دووبارەبوونەوەی هەڵبژاردن ببورن یعنی توندوتیژی و سەرهەڵدانەوە لە ناو عێراقدا ئەگەرێکی نزیکە لەگەڵەوەی کە بەشێک لە چاودێران ئاماژەیان بەوە کرد کە عێراق واتە هەموو کارتەکانی دەستی موقتەدا سەدر لە عێراقدا سووتان و لێکەدا هیچ کارتێکی بەهێز لە دەستی موقتەدا سەدر نەماوە بۆی کە لە دژی لایەنە سیاسیەکان و بەتایبەتی و لایەنانەی کە دژی موقتەدا سەدر بەکاری بهێنێت بەڵام لە لایەکی تریشەوە بەشێکی زۆری چاودێران پێیان وایە ئەمەی کە موقتەدا سەدر پیشانی عێراق و لایەنە سیاسیەکانی ناو عێراقیدا ئەمە بەشێکە لە یاریەکە سەرەتای یاریەکەیەکە لە داهاتوودا مەترسیەکان پێدەچێت تا زۆر گەورەتر ببن و ئاڵۆزتر بن دۆخی عێراق دەرەو هەنگاوێکی زۆر مەترسیدارتر هەنگاو بنێت. بەڵێ کاگومەر ئەگەڕێمەوە لای تۆ دوێنێکە بینیمان سەرۆگۆزیرانی وڵاتەکە مستەفا کازمی ئاماژەی بۆ کرێ گەر توندوتیژەکان بەو شێوە بڕوە هۆشداری ئەوەیدا کە دەست لە کار دەکشێتەوە پۆستەکەی بەجێ هێڵێت لە ئەگەری هەنگاوێکی لەو جۆرەی مستەفا کازمی چی ڕوادات بەڕای تۆ ئەگەر عێراق با بڵین جارێکی تریش بگەڕێتەوە پەنابێتەوە بۆ هەڵبژاردننی جارێکی تر هەڵبژاردننی پێشوەختە چونکە وەکو دەزانین هەڵبژاردننی ڕابردوش لە مانگی دا هەڵبژاردننی پێشوەختە بوو ئەگەر جارێکی تر هەڵبژاردننی پێشوەختە ئەنجام بداتەوە تۆ پێ دوایە کێشەکان چارەسەر بکرێت؟ من نەخێر پێم وانە کازمی لە ئەو پەڕی ناچاری هەم هۆشداریدا هەم ئەوەیشی ڕاگەیان کە من نەمێنم چونکم تەنیا دەستگایەک ئێستا مابێ چ لە پەرلەمان و چ لە سەرۆ کۆمار و چ لە محکەمەی اتحادی بە فەعلی لە ڕۆژی خۆپیشاندان و تەقەکردنەوە تا ئێستا مابێ مستەفا کازمیە لای هەمووانیش ڕوونە یەکێ لە مەرجە سەرەکی و بنەڕێکەکانی ئیتاری تەنسیقی نەمانوێ مستەفا کازمیە باش ئەمە لەلایە لایەکتر مستەفا کازمی باشکرا لە ئاماژەکانیان دەڵێن ناواخنی ئاماژەکانی ئاوایە ئەڵێ عێراق لێرە بەدواوە بە ملیشیات ناڕواتە ڕێوە ئەبێ دەوڵەتی قانون و حکوومەتی مؤسسات بێ ئەمە وتەیە ئاسانە بەڵام لە پراکتیکا زۆر ستەمە
من پێم وایە دووار ڕئیس وزەرا لە عێراقا مستەفا کازمیە کە ئێستا ماوەیتر بە شێوازی حکومڕانی لە عێراقدا گۆڕانی تێدا بەسەر دێت بۆ لەبەرەوە لە ماوەی 20 ساڵە ئەم ئەحزابە سیاسیانەی چ لە کوردستان و چ لە عێراق نەیانتوانی نموزجێک واتەی وێنایەک پێشکەش بکەن بتوانن عێراق لە دۆخێکی نالەبار و ببن بۆ دۆخێکی لەبار بە پێچەوان و ڕۆژ دادێ لە خراپ و بۆ خراپترمان ئەبن ئەمش ئەوەمان پێ دەڵێ بەم ئەحزابانە بەم شێوازە بەم نەمەتەی حکومکردن ناتوان دۆخی عێراق بگۆڕن ئەگەر وابێ قەرار وابێ هەڵبژاردنێکی پێشوەختە دۆخی سیاسی باشکە ئەبێ ئێمە ئاماژە بۆ بکەین بڵین میکانیزمی هەڵبژاردنەکە چۆنە مەسەلەن ئەمە یەک ئایا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکە چۆنە بێ ئایا ئەو مەحکەمەیە کە بڕیارەدا مەسەن کێشەی عێراق لە 2003 تا ئێستا کێشەی دەستورە چونکم لە دەستورە دەڵێ کتلەی ئەکبەر گەورەترین لیستی براوە حکومەت تەشکیلەکە بەڵام ئەو قوڕەی کە ئەو باڵین ئەو چاڵەی ئەیاد عەلاوی تێکەوت خۆیان تێکەوتن ئێستا لە 2010 موامەرەکە بەدەستی وڵاتانی ئەقلیمی و دەولی بە تایبەتی ئێران و باڵێن ئەمریکا ئیشکرا تەنسیقیان کرد لەسەرەوەی کە ئەیاد عەلاوی نەبێتە ڕئیس وزەرا تا ئێستا ئێمە ئەناڵێنین بۆیە ئێستا دەبێ دەستورەکەت لایەنی کەم هەموار بکرێ دەبێت سیستەمی هەڵبژاردن و میکانیزمی هەڵبژاردن بگۆڕێ دەبێت دۆخێک لە عێراقا بێتە ئاراوە عێراق لە بنبەستایە عێراق دۆخی لێرە بە دواوە تەحملی ناکە بەڵێ فەرمو زۆر بە کورتی چونکە پرسیارێکی ترم ماوە گرنگە بەلامەوە زۆر بە کورتی فەرموو کەمتر لە ڕستەیەکم ماوە عێراق ئەگەر چارەسەر نەکرد لە زووترین کاتە بۆ هاوشێوەی لیبیا و سووریا و یەمەن و وڵاتانی ترەچ بەڵێ کاک عومەر پرسیارێکی تر بەلامەوە گرنگە بیکەم کە ئایا کوردەکان لە هەرێمی کوردستان چۆن بتوانن خۆیان لەم ملەملانەی عێراقدا بپارێزن ئایا دەتوانن کارێکی وا بکەن؟ ئەوە کوردەکانینەوە قیادەی سیاسی کوردەوە ئیمڕۆ ئۆباڵی هەموو دۆخی سیاسی کوردستان لە عێراق لە ئۆباڵی مەسعود بەڵێ منیش مەبەستم بەرپرسە سیاسی کوردەکانە چۆن بتوانن خۆیان بپارێزن بەڵێ ملەتی کورد نییە لە دنیای سیاسەتە ملەت بڕیار نادا قیادەی سیاسی بڕیارەدا ئەو بە تایبەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوان بتوانن خوێندنەوە بەس ئێمە کێشەیەکی ئەساسیە سیاسی کورد هەمیشە نە پێش ڕووداویش هەمیشە دوای ڕووداوەکان کەوتووە منە و ترسەمەیە ئێستاش خوێنان بۆ ڕووداوی سیاسی ئایندەی عێراق نەبێ و بە زەرمەندی یەکەم دەرچین ئێمە لەم دۆخە بۆیە ئامار قسەی کۆتاییمەوەیە عێراق لە بەردەم دوو ڕێگایە ڕێگای سێری تیانە یا گەڕانەوە بۆ مەرکەزیەت یا دابەشبوون ئەوەش بەرژەوەندی وڵاتانی زنێزی دنیا و وڵاتە ئەقلیمیەکان ئەیخوازیە بزان بۆ کامیانە بێ بەڵێ عومەر محەممەد چاودێری سیاسی و پاملێرمان سنوور کەریم لە سلێمانیەوە لەگەڵماندا بوون زۆر سوپاس بۆ کاتەکەتان دەنگی ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. ئاژانسا هەواڵەکانی رووسیا بڵاویان کردەوە میخائیل گۆرباچۆڤ لە تەمەنی 91 ساڵیدا کۆچی دوایی کرد. گۆرباچۆڤ لە ڕۆژئاوا بەو کەسە بەناوبانگ بوو کە هاوکار بوو بۆ ڕووخانی دیواری بەرلین و کۆتایی هێنان بە شەڕی سارد بەبێ خوێن ڕشتن بەڵام لە ناوخۆی وڵاتدا پشتیوانی کەم بوو. پاش دەیان ساڵی شەڕی سارد و ناکۆکی ڕوبەڕووبوونەوە گۆرباچۆڤی دوایین سەرۆکی یەکێتی سۆڤێت کۆتایی بە ناکۆکیەکان هێنا ئەو هاوکار بوو لە کۆتایی هێنان بە دابەشبوونی ئەوروپا و ئەڵمانیا یەک بخاتەوە و لەگەڵ ئەمریکاشدا ڕێکەوتنی چەکی ناوکی مۆر کرد و یەکێتی سۆڤێتی بۆ یەکەم جار لە پاشدەنگی جیهانی دووهەمەوە لە ڕۆژئاوا نزیک کردەوە.
پشتی نوچه امرنا میخائیل گورباچوف روجا سێشەمێ ڕێبەرên جیهانێن berê wiyên niha rêz lê giyanê wî girt. Serokê Amerîka Joe Biden roja sêşemê daxuyaniyekê da û têda serokê dawiyê Sovyetê wekû mirovekî xwedînerîneke balkêş binav kir. Daxuyaniya ku li ser malpera koşka spî hat weşandin got ku Gorbaçov çaksaziyên demokratîkê qebûl kiribûn û glasnost û Perestroika anko vebûn û ji nûveavakirnê bawer bû. Sekreterê Giştiyê Netewên Yekbûyî Antonio Guterres yek ji wan serkirdeyan bû ku li ser Twitterê behsa mirina Gorbaçov kir û got Mikhail Gorbaçov mirovekî dewletê bû ku dîro guherand. Seroka Komisyona Ewropî Ursula von der Leyen Gorbaçov wekû rêberekî pêbawer û rêzdar binav kir û şêwirmenda berê ya ewlekariya netewiya Amerîkayê Condoleezza Rice wekû mirovekî ku hewl da jiyaneke çêtir ji gelê xwe re peyda bike binav kir. Gorbaçov dê li Moskoyê li kêleka hevjîna xwe Rice'a ku di sala 1999 de mir were binaxkirin li gor Ajansa Nûçeyan TASS. تیمێک بە سەرۆکایەتی سەرۆکی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی ڕۆژی چوارشەمە لە کیێڤەوە بەڕێکەوتن بۆ وێزگەیەکی ئەتۆمی لەژێر دەستی رووسیا لە باشووری ئۆکرانیا کە نیگەرانی جیهانی بەدوای خۆی داهێناوە. کارگەی زاپارۆژیا کە گەورەترین وێزگەی ئەوروپایە لە هێڵی پێشەوەی نێوان هێزەکانی رووسیا و ئۆکرانیادایە و لە چەند ڕۆژی ڕابردوودا چەندین جار ئەو ناوچەیە تۆبارانکراوە و هەردوو لای یەکتر تۆمەتبار دەکەن. ڕافایل گرۆسی سەرۆکی دەستگای وزەی ئەتۆمی نێونەتەوەی کە ڕۆژی دووشەمە لەگەڵ تیمێکی 11 کەسیدا گەیشتە کیێڤ گوتی لە ئێستادا کار دەکەین و لە چەند ڕۆژێک لە وێزگەکە دەبین و پاشان راپۆرتی خۆمان دەدەین. کارمەندên karûbarê tengaviyan yên Ukraynayê roja sêşemê li Dnêpro rahênan kirin di demekê da ku cîhan bixeme li ser her rûdaneke rijandina tîşkên navokî ji sentrala navokiya Zaporêja. Rahênan li ser derxistina xelkê bûn di sînaryoyekê de ku sentrala navokî li başûrê Ukraynayê di nav şerên domdar de rastî ziyanê bibe. Agahiyên ku ji aliyê xizmetên lezgînên dewleta Ukraynayê ve hatin belavkirin got ku rahênan girîng e ji ber ku rewşa li sentrala navokiya Zaporêja asteng dibe û tîmên rizgarkirinê ji bo her pêvajoyekê amade ne. Di rahênanê de endamên xizmetên lezgînên dewletê, polîsên neteweyî, xebatkarên tenduristiyê, nûnerên ewlekariya Ukraynayê û serokên rêveberiyên leşkeriyên navçeyan amade bûn. Şeş mehan berê dibû ku dengê bibûrin. Şeş mehan berê dibû ku dengê çekan Endrî Matmayî bihîşta yek ku çûbû Ewropayê rojava da ku karê xwe yê endizyariyê bişopîne. Lê piştî şerê Rûsyayê li Ukraynayê endizyarê Ukraynî mîna gelek Ukraynîyên din vegeriya welatê xwe wekû sekvanekî li dijî hêzên Rûsyayê şer bike. ئەزمموی ئەم ئەندازیارە هەمان ئەو ئەزممونەیە کە زۆرێک لە ئوکرانیەکان پێیدا ڕۆیشتون و دەڕۆن ئەویش گەڕانەوەیە بۆ وڵاتەکەیان و دەسەڵگرتنیانە لە ژیانی تایبەتیان بۆ بەرگری لە خاکەکەیان لە دژی هێرشەکانی رووسیا. ئەندری کە نەیویستووە پاشناوەکەی و زانیاری زۆرتر لە ژیانی خۆی باس بکە خەڵکی بووچایە لە نزیک کیێڤ کە لە کاتی پێشڕەویەکانی رووسیا بە خراپی زیانی بەرکەوت. سەدان کەس لە خەڵکی مەدەنی لەو شارەدا گیانیان لەدەستدا و چەندین گۆڕی بە کۆمەڵی تێدا دۆزرایەوە کە نەتەوە یەکگرتووەکان بە ئەگەری تاوانی جەنگی ناودێریان کرد. سێرەگرە باڵا بەرزەکە کە شارەزایی لە زمانی ئینگلیزیشتا هەیە لە کاتێکدا بە تەنیا لە مەیدانێکی تەقەکردن لە نزیک کیێڤ خەریکی ڕاهێنان و خۆ ئامادەکردنە قسە بۆ ڕۆژنامەی ئەسۆشیێتد پرێس دەکا. ناتوانم هیچ بڵێم ناتوانم بڵێم ئەم کارم بەدڵەوە حەزم لە کوشتنی خەڵکە بەڵام ناچارم بیکەم. ئەندری کە بۆ کاری ئەندازیاری ڕووی لە ئوروپا کردبوو لە دوای هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا بە پەلە خۆی دەگەێنێتە بوداپێست و لەوەی شەوە بە ڕێگایەکی مەترسیدار و بەدانی پارێکی زۆر 1200 کیلومتر ڕێگای وشکانی بە ئۆتۆمبیل دەبڕێت و خۆی دەگەێنێتە ئۆکرانیا بۆ بەرگری لە وڵاتەکەی. ئەو ماوەی چەند ڕۆژێک بەشداری شەڕەتوندەکەی دەوروبەری کیێفی کردووە و نازناوی جەنگی سامورایی هەڵدەبژێرێت بۆ خۆی.
کە دەگەڕێتەوە پێداویستی و ئامێرەکانی خۆی و تفەنگێکی قەناسی دروستکراوی ئەمریکا دەکڕێت و لە ڕێگای ڕاهێنەرێکی هێزە تایبەتەکانەوە دەست دەکات بە ڕاهێنان و ئامادەکردنی خۆی. ئەو لە کاتێکدا ڕێگە پێدراو نییە باز لە هیچ شتێکی تایبەت لە چالاکی سەربازیەکانی بکە، دەڵێ سوپای ئۆکرانیا زۆر جار سێرەگرەکان بەکاردەهێنێ بۆ بینینەوەی پێگە سەربازیەکانی رووسیا بۆ بە ئامانجگرتنی تۆپخانەکانیان و دەشڵێ پێم وایە بە هاوکاری دۆستەکانمان لە ئەوروپا و ئەمریکا دەتوانین هێزەکانی رووسیا لە خاکەکەمان دەربکەین. ئەندری دەڵێ ئامانجی من لەم جەنگە گەڕانەوەیە بۆ ناو وڵات و خێزانەکەم. دۆخی دڵخوازی من ئەوە دەبێت کە بگەڕێمەوە بۆ ماڵەکەم و بۆ لای خێزانەکەم. هیچ کەم لە ئێمە حەز ناکات جەنگاوەر تەقەکەر و سێرەگر بێت. ئێمە لە ڕووی ناچاری و پێویستیەوە لێرین بۆ ئەوەی ئەمە بکەین. دوای 6 مانگ لە دەستپێکردنی لەشکەرکشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا، ئیستا بەشێکی زۆری ڕۆژهەڵات و باشووری ئۆکرانیا لەژێر کۆنتڕۆڵی رووسیادایە. بەڵام ئەندری گەشبینە و دەڵێ بە هاوکاری دۆستەکانی ئۆکرانیا سەرکەوتن دوای ئەم زستانەش بەدی دێت و دەگەینە ئامانجەکانمان. بەفراوی نووری، دەنگی ئەمریکا، واشنگتۆن. لە کاتێکدا لەشکری ئەمریکا پێی وایە چین بەردەوامە لە بەهێزکردنی پێگەی لەشکری خۆی لە دەریای ئیندۆپاسیفیک، لە ئێستادا ئەمریکا تاوتوێی ئەوە دەکات کە زیاتر گەمی پێکەشتیوان لەو ناوچەیەدا بەکاربهێنێت. ئەف چارکەشتیên bêajodevan yên bi navê Sea Hunter, Sea Hawk, Nomad û Ranger ji nîtirîn alavan di hêza deryayî Amerîka de. Vê havînê bo yêkem car hêza deryayî Amerîka derfet da dengê Amerîka wan wê nebike. Nav heyewne dest av tê de hene bi tinê divê mirov li benderê deryayî pal bidet bû nav avê ji ber selametiya wê. Jeremiah Daly, fermandarê hêza deryayî Amerîka tenê bi deng hevpeyvîn da dengê Amerîka. Ew rêveberiya beşa yêkem ya keştiyên bi dronan têne xebitandin dike. Ew dibêjit ev keştiyên bêajodvan ku niha têne bikaranîn dikarin rojekê hêzê bidine hêzên deryayî ku li ser 165 milyon kilometrên çaraliyê deryaya Aram baştir nûbedariyê bikin. Oxyanusa Pasifîk panayek amazina avê û çendîn sîstemên bê mirov têda hene ku dikarin hez bi sîstemê jîngehê mirov têda bikin. Dikare peywendiyan durust bike ne bitinê bû Amerîka belku bû hevalbendên wê jî. Japon, Singapur, Koriya Başûr û Çînê hemiyan bername hene bû pêşxistina keştiyên bêajodvan. Berpirsê Payebilindê Bereyê Pentagonê, Randy Shriver dibêje, keştiyên dron ji bo parastina Indo-Pasifîkek azad û vekirî li hember ertişa Çînê ku di ber firhebûnê de ye giring e. ئەو جێهێن کۆ پێشوازی لێ تێن کرن بێگومان مەزنتر دەبن. وەز دەبێژم وەسایتên بێشفێر li bin avê û li ser avê erzantirin. Ew ji bo metirsiya li ser jiyana deryawanan baştir in. Lê raporta hikûmeta Amerîka ku di dîrmehê de hata belavkirin nîgeraniyan tîne pêş ka gelo hêza deryayî ji piştgiriya lojîstîkî ya pêwîst bo van keştiyên dron fêm dike yan ne. Kesên din weke James Siebens lêkolerê stratejiya parastinê li navenda Stimson nîgeranin ku ev keştiyek dikarin bibin armanceke leşkerî ya balkêş. Çîn wek mînak dibe ku keştiyek bê kaptin wek armancek kêmtir azirandinê ji bo ceribandina mûşekek dijî keştiyan bide naskirin. Siebens dibêjit serê rayvan nîgeraniyan keştiyên dron dikarin di hereşeyên Çînê bo ser Taywanê gelek girîng bin. Ew dikarin kelûpelan ji nû ve bidin Taywanê bê endamên leşkerî Emerîkî bêxin pêş xeterê. Di belgeyekî xwe de ku nû diyar kiriye, Bêjîng êdî sozê nade ku hêzên xwe bo Taywan nahinêrit bi mebesta dagîrkirina wê. Shriver rijdiyê dikit ku divê Amerîka sermayeyê di amîrê nû de bike ji bo parastina aştiyê li seranserî girîngtirîn rêrewên avê li cîhanê. Lê li dor vê xalê jî pêwîst e em hezir bikin ka em dê çawa bi riya bikarîna hêzê armancên siyasiyên dijmin red bikin û niha ev tê wateya zêdekirina şiyanê ne kêmkirina wê. Fermandar Daly dibêje pêwîst e alavên dron û bêsernişîn di çend salên dahatî de bi temamî bibin beşek ji leşkerê Amerîka. Raporta Jessica Stone, Helen Cindy, dengê Amerîka.
صندوق زاروکان نتوین یکبوی یونیسف دبیجه رژه نیجریین که بریا 18 سالی دزوجن جسدی 40 داکتیه بو صدی 3 ل نیجریا هنجی خودان یک جه رژه هری بلندن زواج زاروکان لافریقای پرسکریکه که کومن آلیکاریه و جواکن گندی دخابتن که چهار سر بکن زانیارین بهتر دوی راپورتی دا. پێشکەشکردنا خواردنê malên paqişkirin ev çendîn berpirsiyaretên yên Dursî Mêrgaya 14 salîne. Hevjîna herî biçîk divê êlê da li navarasta wîlayeta Benua. Ew ê di heyva 12 da jiyana hevjîniyê pêkîna, digel hevjînê xwe 17 salê dijît û bi mavê 5 mehe ew ya bi can. Malbata hevjînê wê dibêjin, ev zewac bi razîbûna wanan bûye û jinên bi temen harî wê digen ku xwe digel bi gund cînît. Lê Mêrga we ku jineka şîkîrî delîva xwandina bi beramber dest nakevît. براستی از نه کیف خوشم جبر کو از نزانم چه بکم هفجینی من راضیه کو از وگرم دبستانه لی بمرجین کو از جبر بچم وک هفجیناوی مرگا او کچندی جواکه دا دلیوا خواندن جره خسنگا به قازان جلوی و برهنه کرپتویا نیجریا جانت کاتیو و وردگرن. کاتیو رک خستنا خواه به قازان جبول بیر اینانا باب خود درست کریه. یکو هر دم پشتوانیا خواندنا کجان لگوندید گر. کاتیو حیبتی مادما کوزانیه و چندین مهن مرگانه چو خواندنگهه. و او دبیجید بگ اینانا هفجینی دجیه زاروکینی دانیگرانیه که سرکیه. لامارک خستناوه گرنگیه بخواندنا کجان داد. Planya dev bavan nefendevanın çiberveyeki demaku keçek dike ve temeneki diyar ev hestıkın kudu ve ev zarok mervike. U ne bitene merkirin. Daku ev jitişteki jive zaroka keçre peyda bıkın. Demaku em mezin bun bavemin em perverde dikirin. Xelkedi goteme hun çi dikin. یونیسف دبیجید نیجریا دو مالاتا کو بلندترین هجمار هفجین دبن 18 سالیه داله هنه پشتی هندستانه. کار به دست دبیجن نخواندواری و هجاری و دابونریت نافخوی اگر سرکی زواج کرنا دجیه که بچیک دانل والاتی. ده سالادار نیجریا و یونیسف دوی داویه دا را پرسیک انجام دا تعدادر کد کل سال 2016 برانبر سالا بوری رجا زواج دجیه که بچیک دا 44 ساده بوسی ساده کم بویه. لرهبر یونیسف لوالاتی پیتر هاوکنس گوتی جبر زده بونا هجمار خلکی اف هجمار بلندتر دبید. هجمار ولاتیان او قاسمازنه ریجه صدید زیده بونه دایه. پرسا زواج زاروکان تشتکی باشه. لی هجمارا کچن دیکوند وی رزبندیه دا بشوک مازن زیده بونه. هجمارین دولت نوکویا لحریمان ود شیره. یونیسف دبیجید تا کو اف توانه نهنه گوهاری نزدیکی 29 میلیون کچن زاروک لنیجریا ده بنبیک تا کو سال 2005. کاتیو و تیماوی ده بردوام هولدن زواج کرنا زاروکان لنیجریا نهیلن. تاوی کو او دزانن کو هنده کچن و کومرگا ده بداپونری تو کشن آبوری و گره دایمینن. جبوتی مازی اوبیزو هاتین مای دنگ امریکا. پیودار وزارت دروی امریکای روجا سهشنبه ژ کانال الحر را اشکره کرد که جیگر آلیکار وزیر دروی امریکا بو کاروبار رجلات ناوین ایثن گولدریچ لجنیو میوانداری جوینا شاندین تایبت بو سوریه دکه. جوین روجا سهشنبه و چهارشنبه دبه و 13 نونر لسر هولن پیشخستنا چراسریه که سیاسیش بو آلوزیا سوریه دکه لگوری بریارا نتوایی یا 2254 و بلند کرنا آستا گهاند آلیکاری مروی گل سوریه را نتوین یک بوی مها بوری دخواست کرد که ناکوکی باندوره لدانستاندن سوریه لجنیو نکن یکو زوره به زوره جالی روسیا و هاتبون روساندن. کاربەدەستانی ژینگەی هەندێک لە وڵاتانی گەورەترین بەرهەمهێنەری CO2 ڕۆژی چوارشەمە لە دورگەی بالی لە ئیندۆنیسیا کۆبوونەوە بۆ توێشکردن لەسەر بەرەنگاربوونەوەی گۆڕانکاری کەشوهەوا لە جیهاندا و کێشەکانی تری کە خراپتر بوون بەهۆی شەڕی ئۆکرانیاوە. وەزیری ژینگەی ئیندۆنیسیا سیتی نوربایە چاوەڕوان دەکات کۆبوونەوەکە ڕێککەوتنێکی گشتگیر بەرهەم بهێنێت لەسەر سێ خاڵی کە ئەرکی سەرەکین بۆیان کە بریتین لە چاککردنەوەی بەردەوام کردداری ژینگەی لەسەر بنچینەی زەوی و دەریا و هەروەها ڕێکخستنی سەرچاوەکان بۆ تێگەیشتن لە ڕێککەوتنی پاریس کە یەکەم ڕێککەوتنی جیهانیە لەسەر ئەم بابەتە. بینەرهێژا کورد کنشن ور بەداوی هاتن بە هێوینە تشتێمە پێشکەشکەری بە دلێ بابوون و دکارن هەمی
تشتري ما بيشيشري برنامج ده وبرنامج بالتواهي جيز لسر بلاتفورم دنج أمريكا ولسر مالبرن كورمانجي وسورانيين دنج أمريكا بشوبين تا جارك دن بمينن دنافخير وخوشية ده هاشاد بن